ئیمامی ئیبن کەثیر لە ئیمامی ئیبن عەساکیرەوە بەسەرهاتی پیاوێکی داوێن پاکمان بۆ دەگێڕێتەوە بەسەرهاتێکی ڕاست و صحیحە دەفەرمێ پیاوێک هەبوو گەنجێک هەبوو ئەم گەنجە لە مزگەوتە عیبادەتی بۆ خوا زۆر دەکرد زۆر عیبادەتی بۆ خوا دەکرد ئافرەتێک یەخەی گرت وتی وەرە لەگەڵ ما بەدڕەوشتی و زینا بکە پەنا بەخوای گەورە هەرچەندە چاک بی ئیلا کەسانێک کە خراپەکارن یەخەتەگرن هەرچەندی هەوڵی لەگەڵادا ئەو گەنجە دەیت من ئیشی خراپ ناکەم هەتا وای لێ هات ئەمەندە ئیلحاحی لێکرد ئەو ئافرەتە خەریک و ئەو گەنجە بباتە ژوورە بۆ ماڵ خۆیان ئەنجا ئەو گەنجە ئاەتێکی بیت کەوتە کە خوای گەورە دەفەرمێت ئینسانی متەقی کاتێکە شەیطان بێ شتێکی پێ بکا بیر ئەکاتەوە واز لە خراپەکاری دەهێنێت ئینسانی متەقی شەیطان نایخەڵەتێنێ باشم بڕۆمە ژوورەوە بە قسەی شەیطان دەکەم خوای گەورە لە خۆم تووڕە دەکەم بۆیە ئەو گەنجە ئەو ئاەتی بیر کەوتەوە زۆر بێتاقەت بوو باشەوە منم چەند ساڵە عیبادەتی خوا دەکەم خەریکە ئافرەتێک دەمخەڵەتێنێ خەمبار بوو بێتاقەت بوو لە هۆشی خۆی چوو دووبارە هۆشی هاتەوە چەند جارێک ئەو ئاەتەی دووبارە کردەوە ئین الذین اتقوا اذا مسهم طائف من الشیطان تذکروا ئینسانی ئیماندار وایە شەیطان شتێکی پێکرد بیر ئەکاتەوە ئینسانی منافق و ئیمان ضعیفیش هەر گوێ پێ نییە دەرگای بۆ بکرێتەوە ئامادەی بڕاتە ژوورەوە چونکە لە خوا ناترسێ ترسی خوای لە دڵان نییە ئەم گەنجە وتی من گەشتمەتە حەدێکی ئاوە چەند جارێک سبحان الله ئەو ئاەتەی دووبارە کرد و وەفاتی کرد مرد ئیماندار لە ترسی خوا محاسبەی نەفسی خۆی کرد ئیمامی عەمری کوڕی جامع ڕەحمەتی خوای لێبێ چەند کەسێکی لەگەڵا بوو ئەو پیاوچاکە هات بۆ لای باوکی ئەو گەنجە سەرخۆشی لێ کرد ئەو گەنجە مرد بە شەو ناشتیان بۆ بەیانیەکەی ئیمامی عەمری کوڕی جامع هات ڕەحمەتی خوای لێبێ سەرخۆشی لە باوکی کرد سەبارەت بۆی کە کوڕەکەی وەفاتی کردووە بەڵێ ئەمجا لەگەڵ چەند بەرادەرێکا ڕۆشتن بۆ سەر گۆڕی ئەو گەنجە بەڵێ ئینسانی ئیماندار خوای گەورە کەرامەتی پێبەخشێ ئینسانی ئیماندار خوا لە دنیا و لە قیامەت بەڕێزی دەکات چون بۆ سەر گۆڕی ئەو گەنجە نوێژیان لەسەری کرد ئەم جاوتی ئەی گەنجەکە ئیمامی عەمری کوڕی جامع فەرمی ئەی گەنجەکە ئەمە بەسەرهاتێک ئیمامی ابن کەثیر باسەکە بۆ هەندێک کەسی ئەوەندە نەفام و تێنەگەشتووە لە دینەڵێن بەسەرهاتانە لەکوێ هێنا ئیمامی ابن کەثیر باسی دەکات ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی ابن عەساکیر کە کتابێکی هەیە تاریخی دیمەشق 80 مجەلەدە 80 بەرگە تۆیەکی نەخوێنەوار ئەتەوێ ڕەخنە لەو کەسانە بگری بەڵێ دەفەرمێت وتی ئەی گەنجەکە دڵنیابە بە ئیزنی خوا وەلیمەن خافە مەقامە ڕەبیه جەنەتەن ئەو ئاەتەی خوێنایەوە ئیمامی عەمر ڕەحمەتی خوای لێبێ ئەی گەنجەکە ئەو کەسەی لە خوا بترسێ دوو بەهەشتی بۆ هەیە خوای گەورە دەفەرمێت دوو بەهەشتی دەدەمێت بەڵێ ئەڵێ سبحان الله ئەو گەنجە لەناو گۆڕەکەوە هاتە جواب وتی ئەی ئیمامی عەمر خوای گەورە دوو جار ئەو دوو بەهەشتەی بە من بەخشی سبحان الله دوو جار پێ من بەخشی چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر لەبەر ئەوە نەبوایە خەڵکی مردوو ناشارێتەوە وا مەکرد خەڵکی گوێی لە عەزابی قەبر بوایە کەواتە دەتوانێت هەندێک گوێ لە دەنگی مردوو بێ ئەی باشە ئاژەڵەکان بۆچی گوێیان لە دەنگی مردووە کەواتە ئەگەر خوا بێوێت گوێی ئەو گوێی تۆ دەنگی مردوو تێکات ئەی ئیمامی عەمر خوای گەورە دوو جار ئەو بەهەشتەی بە من بەخشیوە بە ئیزنی خوا جارێکیان لە پێناوەی کە لە ترسی خوا جارێکیان لەبەرەوەی کە خۆت لە زینا پاراست ئەمە پاداشتی داوێن پاکیە داوێن پاک بە لە خوا بترسە کاتێک دەتەوێت کەسێک پێ دەڵێ زینام لەگەڵا بکە زینا بکە بیرێ بکەرەوە لە خوا دەتبینێ و شەرم بکە لە خوا داوێن پاک بە ئەهلی بەهەشت داوێن پاکن